السلام عليكم بخير بن سرچاو لە هەر شوێنێکە هەن ئومیدوارم هەمیشە خۆش و سڵاق و سڵامەتن. ڕەزای سوپەگیم لە بەرنامەیەکی تری بانەواز شەعر چاوە ئەگەینە و خەڵمەتە. ئێمە بەرنامەکانمان هەر هەفتە ڕۆژگەل دووشەمە سەعات 7 بە وەخت ئەوروپای مەرکەزی پەخشەوێتە. بەرنامەکان لە هەردوو کاناڵەکەی کاکچاوە و بانەوازیشە و پەخشەوێتەوە. مەمنون لە گشت کامنتەکانتان محەبەتتان کرد. ئەگەر تا ئێستا سابسکرایب نەبوون حتما دەبێتتان نەچێ خۆتان سابسکرایب بکەن، زەنگۆڵەکەیش ئەگەر لێبەن هەر وەختێکی بەرنامەی تازە بێسلاح ئاپلۆد بێت خەبەردارتان دەکات کە بەرنامەی تازەدانی هەیە. من با فڕقسە نەکەم چین لە لای کاکچاوە. کاکچاوە گیان سڵام بەخێری سەرچاوە. بزانین ئەم هەفتە چەت حاضر کردووە بۆمان. سپاس دەکەم کاکە ڕەزاگیان، تۆ بەخێر بیت، خەستە نەوێت و مانوو نەبێ. مەمنون، سپاس دەکەم. بێژە بزانین چەت حاضر کردووە بۆمان بۆ ئەم هەفتە. من شعرێکم حاضر کردووە بە ناوی بۆ کچە نانفرۆشەکەی، بۆ کچە نانفرۆشی سەرجادە. ئەم شعرە هین نوامبری 1986، یعنی تقریبا 12 یعنی هین 38 ساڵ لەمە بەرە وەنیە؟ تقریبا بەڵێ. داستانەکەشی بەم جۆرەسە کە من لە وەختی پێشمەرگایەتیە، تەبەن پێشمەرگەی کۆمەڵە بووین، ئەو وەختە من دووچار مشکلێک بووم، سترۆکێک لێدا بووم، بردمیان بۆ بەغا. دوای لەوێ چون بۆ لای دکتۆر و بەحاڵ دکتۆر کاروباری خۆی تەواو کرد و دوای ئیجازەی داین کە بگەڕێنەوە. وەختی گەڕاینەوە تەبەن بە ماشینی مەقەڕی کۆمەڵە لە بەغدا. وەختی گەڕاینەوە لە جێگەیەکە ڕەفیقەکەمان کە شۆفێری ماشینەکە بوو وتی من لێرە ئەوێسم ئەچم بازێک سەوزی و شت ئەسێنم. شوێنێک بوو وا دیار بوو بازاری سەوزی فرۆشیۆمانەسە. منیش ڕەفیقێکم لە پاڵ دەستما بوو، عەلی شەریفزادە، کە خۆشبەختانە ئیسش لە حاڵی حەیاتە و ڕەفیقین بەیەکۆ. وەختێ من تماشام کرد کەنیشکێک فەرغونێکی هالە بەردەسا و نان ئەفرۆشێ. خۆ شەویش بوو تەقریبەن، وەلێتر شەو فرە درەنگانێک نەبوو، ئیتر تەقریبەن نزیکە و ئاخری شەو بوو، ئیتر بۆ ئەو کەنیشکە درەنگ بوو لەواخا. من وەختێکە ئەو کەنیشکە ئەو شوێنە ناوێ، ئەو شوێنە لە بەغا ناوێ حەی الجەمیلە بوو، یعنی مەحەلەی جەمیلە. حەی الجەمیلە وا دیار بوو ئێنە مەسەمایان سەوزی فرۆشیە یا هەرچی هەیە یا دەست فرۆشیە. ئەو کەنیشکە لێنە خەریک بوو نانەکەی ئەفرۆشت. وەختە تەماشام کرد تەبەن پڕ ناڕەحەت بووم، کەنیشکێک لەو شەرایەتا و بەو شەوە خەریکە نانەفرۆشی هێشتا نانەکەی تەواو نەبووە. ئیتر لە زێنمان نەخشتی بەست. وەختێ گەڕاینەوە بۆ چوونە بۆ مەقەڕی کۆمەڵە و ئەمانە شەوەکەی من ئەم شێرمە دروست کرد و سبحەکەیان لە وەخت سبحانە خوێندمەوە بۆ ڕەفیقەکانی ئەو شوێنە ئەو مەقەڕە. ئەو کاک عەلی هاوڕێ عەلی شەریفزادەش هەر لەگەڵ ما بوو. ئەو زۆری پێخۆش بوو کە ئێوارە یەکترمان مەسە من پێم وتبووتم تماشای ئەو کەنیشکە بکە و ئەوانە ئەو بۆ ئەو کامەڵەن ڕۆشن بوو کە من ئەو تەسویرمە گرتووە لەو کەنیشکە وە شەو تەبدیلم کردو بەم شێعرە. شێعرەکە گفتوگۆی منە، گفتوگۆی شاعرە لە تەک کچە نانفرۆشی سەرجادە. دەی با تۆجە بەم وەزعیەت و ئەم تەوزیحاتە. ئیساگە ئیجازە بدەی من ئەی خوێنمەوە، دوای ئەگەر شوێنێکی بوو احتیاجی بە تۆزیح بوو تۆ پێم بێدە تا تۆزیح بم. هەم لە خزمەت.
بۆ کچە نانفرۆشی سەرجادە ئەی کچە نانفرۆشەکە شەو درەنگە هەتاکەی ناگەڕێیتەوە درەنگ وەختە و شار بێخاوەن تاکەی لەسەر ئەم جادەیە ئەمێنیەوە ئەتبینم سرک و بێئۆقرەی وەک بێچکە ئاسکی بەجێما و بەجێ پێتەوە بەن نابی بەملاو ئەولاتە ئەڕوانی هەڵەستی دانیشیەوە نانەکانی فەرغونەکە دەژمێریەوە بەم دەست ئەو دەستت ئەگڵۆفی و ئەڵێ چی بکەم شەو درەنگە و فەرغونەکەم هێشتا نانی تێدا ماوە ئەی خوشکە نانفرۆشەکەم باری کەڵەی ڕوومەت سوتاو شار دامرکا جادە چۆڵ بوو خۆڵان تەواو تاریک داهات ڕێی ماڵەکەت چاونەبینە هەتاکەی ناگەڕێەوە بۆ ئەو ماڵە ڕەش و ڕووتەت دایکی هەژار دڵ لە دواتە دڵدارە قاچ خوراویەکەت چاوەڕێتە کوڕە جیرانی ئازیزت وا گشت ڕۆژێک ئێوارانە پاش 10 سەعات قوڕەکایی سەردەدا بڕوانی نەگراویەکەی سوورایی ئەزێتە گۆنات پزیسک ئەپشێتە چاوانت چۆلەکەی ئەو دڵە ناسکت باڵەفڕەی پێکەوێ نازانم ئەم شەو بۆ نەهات بە شوێنتدا بێ و نەبێ لە تاو شەکەتی ئەو هەژارش وەک سەخری کەساس کەوتووە دەهەستە پێ فەرغونەکەت و پێش خۆتدا کیژۆڵە نانفرۆشەکەم شەو درەنگە کەس نەماوە ئەو زگتێرە ناکەسانە وا بۆ دوونان 4 جار موچەی نانەکانە دەشێوێنن ئەو چاودراوە پەستانە وا لەگەڵ هەر تمەنێکدا دوو قسەی سووکت پێڵێن تپیان لێکە نانی ئەو دەستە پاکانت مەفرۆشە بەو ناپاکانە ئەی خوشکە چاو سوتاوەکەم خۆزگام زانی شەوانە ئەو کاتانەی لەگەڵ دایکت لەبەر نێڵەی گڕا هەتا دەمە و بەیان تەپ تەپ نانەکەن بۆ فرۆش خۆزگام زانی چی ئەڵێن چۆن باسی ڕزگار بوونەکەن لەم ژیانە بێفڕەتان نۆڤەمبری 1988 گەڕەکی حەیل جەمیلە لە بەغدا دەستیشاو خۆش بەڕاستی قسەنگ بوو من ڕاستەکەی لە مقایسە لە تەرک شعرەکانترە ئەو پێچیدگی و هینیەتیان نابینم یعنی مەسەڵەن کەلیمە گەلێکە سەخت بێ بۆ حاڵی بوونەوەنە وەلێ بام حاڵە گەرتان تەوزیحتێکتانە فەرموو من وەبدام جاری پێشوش قسەم بۆ کردی من سعیم کردو شعرەکانم ئیمڕۆ لە یعنی ئیسامان بەتەین 40 ساڵەمە بەرە تقریبا بەڵام ئیمڕۆ لە وڵاتانی ئوروپایی و ئەمریکا شماڵیا بەم جۆرە شێرە شاید ئەڵبەتە لە 56 ساڵ بە لەیسەوە وەلەیسە بەم جۆرە شێرێژن word spoken poetry یعنی شێرێک کە زوانی عادی زوانی قسەکردنی عادی مردمە خەڵکە من سایم کردووە زوانی شێریم لە زوانی گفتاری ڕۆژانە وتوێژی ڕۆژانە دوور نەکەوێتەوە بۆ نەسریش بۆ پەخشانش هەر نەزەرم وا بووە یعنی معتەقدم ئەدەبیاتی زوانی چونکە ماتریالەکەی زوانەیەتر یعنی من و تۆ چۆن بەیەکۆ قسەکەین ئەگەر هەرواش ئەگەر شاعریش بتوانێت هەروەها کە قسەکە لە تەک ڕەفیقێکە هەر بۆ جۆرەشە شێر بێژێ یان نەسر بنووسێ وەختە بەرهەمەکەی یا ئەسەرەکەی فرەتر لێ حاڵیە بن خەڵکەی خوێنەوە یا گوێشکەی پێدەن بۆ بۆنەوە ئەم شێرەکە من خوێندمەوە ڕاستێژی شتێکی وایە شتێکی تیانەیە کە احتیاجی بە تەوزیح بێ مەسەڵەن وەلێ بە هەرحاڵ باوجودەوە شوێنێکی هەیە هەر لەو ئەوڵۆ ئەتبینم سرک و بێ ئۆقرەی وەک بێچوە ئاسکی بەجێما و بەجێ پێتەوە بەن نابی یعنی من لەو لەحزا کە لە شیشەی ماشینەکەەوە تەماشام کردووە احساسم کردووە ئەم کەنیشکە سرک و بێ ئۆقرە یعنی بێ ئارامە نائارامە
هەر مەسا ئەم پاکە تەشبیهم کردو بە بێش و ئاسکی بەجێماو، یعنی بەچکە ئاهوویە کە لە دایک و باوک و لە فلۆکەکەی خۆی بەجێ ماوە. خب ئەگە بەجێمابێ بێچ و ئاسک بێ و بەجێمابێ حتمما ئەترسێ، حتمما بێ ئارامە. ئەم کەنیشکیشە بەنظر من ئەو حاڵەتێ بوو، وەک بێچ و ئاسکی بەجێما و بەجێپێتەوە بەن نابی، بەملاو بەولادا ئەڕوانی هەڵستی دانیشێەوە، نانەکانی فەرغونەکە دەژمێریەوە، بەم دەست ئەو دەستت ئەگڵۆفی ئەڵێ چی بکەم، شەو درەنگە و فەرغونەکەم هێشتا نانی تێدا ماوە. یعنی ئەمە حاڵەتی ئەو کەنیشکە بووە لە چاو منە کە خەریکە فکر لەمە کاتۆ. تەبانەمە بەشێکە کە من تەسەورم کردو ئەو فکر لە خۆیە کاتۆ. باقی شێعرەکان جامجارم خودی من لە تەگەوا قساکەم، یعنی شاعرەکە لە تەک مۆزوعی شێعرەکە قساکە. دوای ئێژە دڵدارەکەشت نەهات بۆلات، هەرچی شەوە هەرچی ئێوارەیە تێ سەر لێدا، وەلێ ئەم ئێوارە نەهاتووە. بۆچی نەهاتوو داخۆم؟ ئەو دڵدارت کە ئەوش کارەکە، ئەوش قاچ قڕاویە و ڕۆژ هەتا ئێوارە کارەکە، وەلێ ئێوارە حەزەکە بێت سەر بدا لە تۆ بدانە وەدە چۆنە. ئەمشەو بۆچی نەهات؟ معلوم نییە بۆچی نەهات. شاید ئەو هەژاریشە ئەو نە مانوو بوو بێ لە کارە، وەک سەخری کەساس کەوتووە. ئیسلاحی سەخری کەساس لە کوردیانی یعنی بەرد، سەخر یعنی بەرد، سەخری کەساس یعنی بەردی بێدەنگ، مەسەن بەردێک تەلە بەردێک چۆن کەوتووە لێ بێدەنگ. ئەو شاد دڵدارەکەی تۆ لە مانوێتیە وای بەسەر هاتووە، ئەگینا بۆچی نەهات بۆلات؟ یعنی ئەو ئەحساسی نائەمنیە لایەنی حاڵات فکرم کردوتە ئەم کەنیشکە نانفرۆشە کەسە ئەحساسی نائەمنیەکە فکرشی ها بەلای دڵدارەکەیەوە کە هەرچی ئێوارەیە هاتوو بۆ لای سەری داوە، ئێمشەو بۆ سەرین بۆ نەهاتوو، بۆ تایسە سەری نەداوە. بەم معنایە نائارامترە، یعنی هەم نائارامی بە بۆنەی نانفرۆشیەکە هەیە، هەم نائارامی بە بۆنەوە کە دڵدارەکەشی نەهاتوو بۆ لای. ممکنەیە کە بێت جابانە چڕەبتێکی هەیە بەیەکۆ، وەلێ ئەمە سەبکی منە، ستایلی منە. من هەمیشە زندگی ژیانی ڕۆژانە ڕەبتە دەم لەگەڵ عاتفا، لەگەڵ عشقا. یعنی مەسەڵەن کچێکی نانفرۆشکە مەسەڵەن 14 ساڵ عمریە، 14 ساڵ 15 ساڵ عمریە، یا 16 یا 17 ساڵ عمریە، حتمما کەسێک لە دەریا هەیە کە خۆشی گەرەکە، حتمما کەسێک هەیە کە ئەویش ئەمی خۆشگەرەکە و تێت مەسەن لە بازاڕی میوە فرۆشیە ئەحواڵپرسیەکێکە، مانوو نەبینیەکی لەیەکە. یعنی وها نییە من لە شێری منە ئینسان تەنیا نییە، ئیحساسی تەنیایی هەیە، بەڵام ئینسان تەنیا نییە، هەمیشە کەسێک هەیە، یا دایکی یا دڵدارەکەی کە هۆشی هەبوو. دەنچ ئەم کەنیشکەوا لە حیل جەمیلا ئیسە خەریکی نانفرۆشیە لەلایەکۆ مرەتەب تەماشای فەرغونەکەیەکە هێشتا نانی تێماوە و ئەو ئەشە نانەکەی تەواوکە بیفرۆشێ، فەرغونەکەیشە بە خاڵی باتوە بۆ ماڵەوە. وەلە لەلایەک تریشە حواسی ها بەلای دڵدارەکەی ئەو بۆچی نەهاتووە، جاران هاتوو لە ئەم دەفەکە نەهاتوو. ئاخرەکەشی دووبارە ئەم شاعرە بۆ ئەوە کە شێعرەکەی تەواو بکە، دووبارە ڕوە کاتەوە ئەو کچە نانفرۆشە، ئەی خوشکە چاو سوتاوەکەم، خۆزگە ئەم زانەی شەوانە ئەو کاتانەی لەگەڵ دایکت لەبەر نێڵەی گڕا هەتا دەمەوبیان تەپ تەپ نانەکەن بۆ فرۆش، خۆزگە ئەم زانەی چی ئەڵێن، چۆن باسی ڕزگار بوونەکەن لەم ژیانە بێفڕەتان. ئەگەر ئەم بەشێ نەبووە ئەم شێرە بێهەدەفە بوو، بێ پەیامە بوو. ئەم پەیامێکی هەیە، پەیامەکە ئەوەیە کە حتمما ئێوە تۆ دایکت وەختێک شەوانە نانەکەن بۆ فرۆش، نان بۆ فرۆش فەرقیە لەگەڵ نان بۆ مەسرەف. یعنی نان کالایەکە، ئەگەر
کەنیشکەکە و دایکێ نان بکەن بۆ ئەوە سبحانە و نەهار و شام خۆیان بیخۆن، ئەوە کالای مەسرەفیە. ولی ئەگەر نان بکەن بۆ ئەوە بینە ناو فەرغون و ئەو بچە بیفرۆشێ، ئێتەوە کالایەکە، کالای مبادلەیە، کالایەکە بۆ فرۆش. یعنی ئیتر خۆیان لەو کالا مەحرومن، لە مەسرفکردنی ئەو کالا مەحرومن. ئەشە ئەو کالا ئەو نانە بفرۆشن بە پولی فرۆشەکەی شتێکی تر بسێنن. دەنەسجە شاعر لە ئاخراژێ خۆزگام زانێ وەختی ئێوە شەوانە بە یەکۆ نانەکەن لەبەر نێڵەی گڕا تا دەمە بەیان تەپ تەپ نانەکەن بۆ فرۆش. ئەو کلمەی تەپ تەپیشە لێرە هەر ئەو سپۆکن وردەیە، یعنی کلماتێکە کە بۆ مثلا ممکنە کەسێک بێت ئەمە کەی کلمەی شعرە، ئەوانە وا شعر بە شتێکی های ئارت ئەدانن، شعرەکە مەخصوصی ئەلیتە، ئەڵێن دەی تەپ تەپ بکەیت ناوێ بۆ شعر. ولی من ستایلی من یا سەبکی منەوەیە کە ئێتفاقەن تەپ تەپ بۆ نانکردن هەرو کلمەیە کە من انتخابەکەم. ئەی چی؟ ئێ وەختێک نانەکەن تەپ تەپ نانەکەن، ئەی چۆن نانەکەن؟ سوالەکە منەوەی وەختە ئێوە بەیەکۆ تەپ تەپ نانەکەن کە سۆدی بیفرۆشن، ئەخم چۆن باسیەوەکەن کە لەم ژیانە بێفرەتان ڕزگار بن؟ چۆن باسی ڕزگاریەکەن؟ چون ئیمکانی نییە هەر ئینسانێک چ ژن چ پیا کە مەحروم بێ فکر لە ڕزگاربوونەکەن. وەختێک ژیانیان بێفەڕ بێ فکر لەوەکەن و ژیانێکی مناسبتر لایەقی ئەوانە. حقیقەتیشی ئەوەیە کە ژیانێکی ئینسانی لایەقی ئەو کچەنان فرۆشێ و دایکی. بەهەرحاڵ پەیامی شعرەکە ئەوەیەژێ خۆزگام زانێ شەوانە وەختی بەیەک و قسەکەن چۆن با، یعنی میزانی ئاگاهیتان بۆ کە ئێوە ژیانتان بێفەڕە و ئەشە ئەم ژیانە عوەزکەن بیکەن بە ژیانێکی شایستە ئینسان. خۆ چۆن بەیەک و قسەکە قسەکەم من لێرە گەرەکم بوو بەوە ئیشارەکەم کە خۆتان ئیشارەتان پێکرد، زوان محاوەرەیی. ئەم زوان محاوەرەیە لەخەرە هەرەمە ئەوێتە شەعرنەوەی تر و هەرەمە بوو کە ئەو بەن و زەنجیرگەلەوە هەمیشە بە قافیە و بە وەزن و بە نازانم ئەوانە بەرتیا و کارێکی کردو کە ئیتر شعرگوتن فەقەت کار بنیامگەلێک بوو کە فرە لەو حەدە وارد بن. وەلێ وەختی ئەو بەن و زەنجیرگەلە شتیا ئیتر شعرنەوە هات، خصوصیت شعرنەوەسە کە زوان محاورەی زوان عادی هەرە زوانەوە قسەکەی بە حەد قسەکانەوە پێی لەسەر مخاطبتە. قسەکە دروستە، وەلێ یەک ئشکاڵی تیا هەز. زوان محاورەی یعنی زوان محاورەی، وەلێ شعر ئەشێ وەزنی ببێ، ئەشێ قافیەی ببێ، یعنی مەنزومەوە نییە ئەشێ ضروریە، وەلێ وەزن بۆ شعر مناسبە، خۆشیەکە. قافیە بۆ شعر وەکو ریتمی موسیق وایە، تو وەختێک شعرێک ئەگە قافیە ببێ، قافیەکە یاداوەرە، وەک چۆن مەسەن لە موزیکە ریتم هەیە، لە شعریشا قافیە هەیە، وەزن هەیە. قافیە وەزن ئەوە کە شعرێک بێ بە شعری نوێ لازم نییە قافیە و وەزن بنێتە کەنارەوە، ممکنە قافیە وەزنش استفادە بکە، وەلێ زوانەکەی یا کلماتەکەی ئیستلاحاتەکەی هەرو شتانە بێوە لە زندگی ڕۆژمەڕا خۆت زوان محاوەرەی بێ. ئەگەر زوانەکەی محاوەرەی بێ نەتەنە ئشکاڵی نییە قافیە ببێ وەزنی ببێ، وەزن و قافیەکە ئەبێتە بەعسیەوە تەئسیر دابنێ. ئەسڵەن یەکێک لە خاصیەتەکانی شعر ئەوەیە کە وەزنی هەیە. کەسێکی زۆر مەشهور هەیە، سبب بدەم ناوەکەی، یۆرگێ لویس بۆرگس نویسەندەیەکی مەشهوری ئارژانتینیە، لە سەتحی دنیا مەشهورە. ئەوە مەجموعە
سخنرانیەکی هەست لە دانشگای هارواردا ناو مەجموعە سخنرانیەکان نیاگە The Craft of Verse یعنی نیروی شعر شعر مثلا فەرزکەن وەختێک لە شێری فارسیە وەختێژن تەوانا بووە هەرچ دانا بووە تەوانا دانا بووە ئەمە کارێکە کاکە ئەو کەلیماتە تەأسیر دابنێ لە شنەوەندا یا مەسەن لە کوردی شاروایە فەرق ناکە لە هەر جوانەکە یعنی وەزن و قافیە کۆمەکەکە بۆ کە ئەو قسە تأسیر دابنێ لە شنەوەندا یا لە خانندا کاگە مەسەن وانەبێ ئەو تەأسیریە دانە نەتەنها لە شعرێکە کە عاتفی حتا مەسەن فەرزکەن لە قەدیم مەسەن لە کوردەواریە هەواشناسی وەکو علمێک یا وەکو فەنێک وجودی نەبوو خەڵکی بە تەجربە تەشخیصیانەدا مەسەن حەدسیان لێدا لە مورد هەواوە مەسەن هەوری سوور بارانی دوور هەوری سوور بارانی دوور سوور و دوور وەزن قافیان هەت بەیەکۆ ئەم هەوری سوور بارانی دوور ئەبێ بەعسەوە کە ئەم کەلیمە لە ذهنی شنەوەندا بمێنێتەوە ڕاحەتتر بمێنێتەوە مەزرمەوە بوو کە تۆ ئشارەت کرد بۆ وەزن قافیە منیش وەک کەسێک کە تەجربەی شێری نوێم هەیە هەم لە فارسی هەم لە کوردی ئەژم شێری نەو لازم نییە حتمما وەزن و قافیە بنێتە کەنارەوە لازمە مەوزوعەکە عەوەز بکە و نەوعی محاوەرەکە نەوعی کەلیماتەکەی انتخاب بکە مەسەڵەن شێری نیما یووسی جێکێک لە قسەکانی وەیە کێژێ قافیە اشکالی نییە وەزنش اشکالی نییە ئەو وەزنی عەروزیە نێتە کەنارەوە یعنی وەزنی عەروزی احتیاجی بە تۆزیحاتێکی زیاتر هەیە ئێستا وەختمان کەمە وەلێ مەسەڵەن فەرزکەن مەسنەوی حتمەنەشە ئەم مەسعەکە لە تەک ئەو مەسعەکە یەکێک بێ یا غەزەلەشە لە وەڵە تا ئاخر وەکو یەک بێ ئەم قەواعدە شێری نوێ ئەمانە نێتە کەنارەوە ئەم بە قەول خۆت وتت ئەم زنجیرگەلە نێتە کەنارەوە وەلێ وەزن نانێتە کەنارەوە قافیە نانێتە کەنارەوە شعرەکانی من منزورم ئەوە نەو منزورم ئەو بوو کە شعرنە و ئیتر ئیلزامی نییە ئەم وەک ئیلزامی حتمەن ئەشێ ئەوەیە ئەو ئەشێ نییە دقیقاً قسەکەت کامڵەن دروستە ئەشێ نییە یعنی ئیلزامی نییە ڕاستەکەیش بوو خۆ بوو وەلێ ئەوە کە بیت خۆت بە مولزم بزانی حتمەن ئەشێ ئەم شتە ڕعایەت کەیت و ئەم وەزن و قافیەوەمانە وەک ئەشێ نییە دقیقاً ڕاستی بوو ئەشێ نییە اتفاقاً ئەگەر لە فرسەتێکا من بتوانم شەرحی بدەم ڕۆشنیەکەمەوە کە وەختێک ئەبێ بە ئەشێ وەختە معناکە تەغیرەدا یعنی شاعر ئەگەر خۆی بە مەجبور بزانێ قالبێک بۆ شێعرەکەی ڕعایەت بکە ئەوکە پێشن شێعری عەروزی ئەگەر خۆی بە مەجبور بزانێ بعد وەختێک لەبەر ئەو مەجبوریە معنای شێعرەکەی عەوەز دەبێ معنای شێعرەکەی خراوەکە دەبێت یعنی دەست خۆت بێ ناخۆشەکەم ئێمە 5-6 دقیقەتر وەختمان ماگە ئەتانین خولاسەی بکەینەوە خاصە 5 دقیقەتر وەختمان ماگەوە لێوا ڕەحمێک بە شنەوەندە بکەین چەند دقیقەیەکی پێ بۆخشین بە شنەوەندە زووتر بەسرا کارێکی ترەوە یا بەسرا مەسەن غەزا خواردنەوە یا کافە خواردنەوەن بەهەرحاڵ من هەم لە خزمەت تاگە سوالێک هەست من ئەو شێری نانفرۆش کچە نانفرۆشی سەرجادەم خوێندەوە چونم شێعرە وەختی خۆی 38 ساڵ بە لەیسا وەختێک پەخشمان کردومە لە وەختە نەشریەکمان بوو بە ناوی پێشەنگ ئەگەر لە بیرت بێ ئەوزام چش لە بیرتە حتمەن شێری کوردی و فارسیمان لێ منتەشرەکە شەی ئاوانگاردمان منتەشرە کرد یعنی پێشەنگ هونەری ئەو زمانە هونەری ئاوانگاردی ئێمە بوو هونەری پێشڕەوی ئەمە بوو وەختێکم شێرە پەخشۆ بوو لە پێشەنگا استقبالێکی فرەی لێکریا و لە ڕادیۆشە پەخشمان کردو
یعنی ئاشنایە بۆ خەڵکی کوردستان کە لە رادیۆژە نەفتیانە کچە نانفرۆشی سەرجادە شێرێکی ئاشنایە یعنی نەوەک ئەو شێرە نەوەک سەمپاتی ئیجادەکە بە کچێک کە مەجبورە لە سەرجادا بێسە و نانفرۆشێ وەزیفەی شێری ئاوانگارد ئەوەسە کە بتوانێ سەمپاتی دروستکە بتوانێ رابطەیەک دروست بکات لە بینی خوانندەی شێعرەکە یا شنەوەندەی شێعرەکە لە تەک مردمێکە کە ئیستیسمارەکرێن یا ڕەنج یا مەسەڵەن ڕەنجیان یا ستەمیان لێکرێن شێعرەکانی من تەبعاً من شاعرێکی ئاوانگارد بووم شێعرەکانم ئاوانگاردە ئەتوانم بێژم لە ئەوڵەوە تا ئیستا شێعرەکانم جانبدار بووە مثلا بعضە کەسێک ئێژن شێر نابێت جانبدار بێ من وابیر ناکەمەوە نەژم شێر نەک شێعر تۆ هەر کلمەیە کە قسە هەر جملەیەکە قسەکە یا هەر سخنڕانیەکەکەی ناکرێت جانبدار نەبی ئەگەر سای بکەیت جانبدار نەبی ئەو شێعرە خۆی جانبداریەکە لە وەزعیەتی مەوجود یعنی تۆ گەرەکتە ئەم وەزعیەتە مەوجودە محفوظ بێ کەس تعرضی پێ نەکات کەس فکر لە خراپەکەی نەکاتەوە وەلە شاعری ئاوانگارد یا نویسەندەیەکە ئاوانگاردە خوانندە متەوەجێەکە کە ئەمە چ زندگیەکە ئەم زندگیش عەوەز بێ دنیایەکی ترەشە بەوجود بێ دنیای ئارزوو مەسەڵەن من وەک ئاخرین سوال لە قسەکانتان متەوەجێ بووم ئەم شەعرە لە هیچ یەک لە کتێبەکان تا چاپ نەکریاوە یا بۆچنە ئەمە لە کتێبی هەرێمی شەوا چاپ کراوە ئێستا لە ڕووی هەرێمی شەوە لە ڕووی کتێبەکەوە ئەم شێعرمە خوێندە بۆ تۆ بەڵێ ئەو وەختە بۆ هەرێمی شەو قەرار بوو نسخەی دوومەکەی چاپ دوومەکەی بێتە دەرەوە هەرێمی شەوە ئەمە چاپی ئەوڵی هەرێمی شەوە چاپی دوومەکەشی تاو جێگە من خەبەرمێت چاپ کراوە وەلی هێشتا نەگەیوەستە دەست من هەر وەختە بگێتە دەست من حتمەنەوە نیشان ئێوەیە دەم دەی باشە دەستی چاو خۆش بێت ئەگەین بە ئاخر بەرنامەکە لەوە کە تایسە لە تەکمانە بوو من دەستا خۆش بێت مەمنون من ئاشێ بێژم بە ئێوە کە ئەم زەحمەتەکە ئەیکەشن من فرە مەمنونم کە ئیمکانێکتان فراهم کردووە دەریچەیەک کە من لەو دەریچەوە بتوانم لە تەک مخاتبی خۆمە قسە بکەم شێعرەکانم معرفی بکەم یعنی ئەوەکە لە دڵما هەست بێژمی و مخاتبی من یا ئۆدیەنسی من بە خەولی ئینگلیسی ئیمکان پیا بکە کە شێری من لە زوان خۆمە بژنەوە نەفقەت لە ڕووی کتێوە چون کتێو خۆی شت خاصێکە ولی هیچ وەخت کتێو جێگەی کەلام ناگرێتەوە دقیقاً هەدەفم بەنامەشە هەرە وەختە کە ئەم شعرگەلە گشتی لە زوان خۆتانە بکەنگێتەوە و تەوزەح بدرگێت و لە دەستڕەست گشتیا قەرار بێت دەستان خۆش بێ من فرە مەمنونم لە بانگەواز وەک گروهێکی هونەری و هونەری ئاوانگارد بەشێکشتان اختصاصداکە بە من و زەحمەتە کێشن کە شێری من لە زوانی خۆمە بگێ بە گوێشکەی شنەوەندە و خوانندە تا بەرنامەیەک تر هەر خۆش و سڵامەت بن تا دووشەمەی ئایندە یەکتری نەبینەوە لا ئێوە خۆش لا ئێوە خۆش بێوەی بن